سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، خۆشحاڵینەوەی کە جارێکی تر بە بەرنامەی دیدار و ڕاوەوە دێنەوە خزمەتان. ئازیزان هەروەک خۆشتان ئاگادارن ئەم بەرنامەیە هەرجارێ و ئاوڕێک دەداتەوە لایەن و لایەنە جۆراوجۆرەکانی شاعر، هونەرمەند، نووسەر، ئەدیب، جا چووەک دیدار بێت یا چووەک بابەت. لە بەرنامەی هەفتەیەماندا باسێکمان بۆ هەڵبژاردوون لە ژێرناوی بلووری شێعری فروغ و هەڵوەداییەکانی ژیانی کە هاوڕێ سەعید ئەمانی لە فارسیەوە وەڵی گێڕاوەتەوە بۆ کوردی. هیواداری کاتان هەبێت تا بە کۆتایی لەگەڵمان بن. شێعرەکانی فروغ بێسنوور و بێباک، ڕنگدانەوەی قوڵبوونەوە و وردبینی فکری و خەباتە دەرونیەکانن لە دەورەی ژیانی کورتیدا. ئەو لە گۆڕەپانی ژیاندا و لە دەرخستنی خۆیدا هەر بەو شێوەی بوو بیری دەکردەوە و ئازایەتی و کردارگەلی تازەی لە خۆی پیشان دەدا. هەڵس و کەوت و ڕۆحیاتی ژنێکی سونەتی لە خۆی دەرنەدەخست. هەر لێرەوەیە کە شێعرەکانی سەمیمیەت، بێڕیایی و بێباکی ئەو بەڕوونی دەنوێنن. خۆی وەکو هەیە دەردەخات و لەم ڕاگەیاندنە ئازادە دامێنی گومان و دڵنیگەرانی گشت پێشهاتەکان بەرئەدات. بە شێوەی ژیان کراوە و ڕاستگۆیانەی خۆی نەریتی زاڵ بەسەر ژندا کە ڕووپوشێک لە نەهێنیکاری و کردداری ناڕاستەقینە گیان و دنیای ئەویدا دەپۆشی تێپەڕان تا خۆی لە کۆت و بەندی پیا و سالاری و ڕەتکردنەوەی سەر بەخۆی و نەبوونی ماف بەدەستهێنان ڕزگار بکات. ئەو نەتەنیا لە شێعردا بەڵکو لە دابینکردنی مافی بەرابەر و ڕێفۆرمی کۆمەڵایەتیشدا نێونەری مۆدێرنیتە و ڕێبواری تازەگەریە. بایەخی ئەدەبی شێعرەکانی فروغ کە لە جوانی واژۆکان و لە داهێنانی ڕواڵەت و مانا تازەکاندا خۆی دەنوێنێ، لە بنەڕەتدا لە پەیوەند لەگەڵ ئەم ڕاستگویی و سەداقەتەی ئەودایەوە قەرزداری کەسایەتی نێوخواز و نەریچکێنی ئەوە. ڕوانینی تازە و ئازاد ئەندیشی ئەو لەمپەرەکانی سنووری کۆمەڵایەتی حکم و زۆرداری و تایبەتمەندی بنەماڵەی و جەخت و گوشارەکانی خۆشبەختی بە ئاکام گەیشتنی خێزان قبول ناکات. خۆپشکنینەکانی مرۆڤی باوەڕمەندی ئەو هەڵوەدای خۆدۆزینەوەی ژنێکە لە هەڵچوون و داچوونێکی گیان تاوێندا تێدەکۆشێ بە بەدیهێنانێکی نوێ لە خۆی لە ناخی نەئارامی جیهانی بووندا بەکردەوە دەربێنێ و بەخڵقێنێ. شێعرەکانی سەمەرەی ئەم هەلوو گەڕانە نوێخوازانەیە. خۆی ئەڵێت زمان و شێوەی خۆم و دنیای فکری خۆم نەدۆزیبەوە. لە نێو شوێنێکی بەرتەسک و چکۆلەدا بووم کە نێوی دەنێم ژیانی بنەماڵە. دواتر بە یەکجاری خۆم لەم قسە و باسانە داتەکەند. شوێنەکەی خۆم گۆڕی، یعنی بە ناچار و بە شێوەی سروشتی گۆڕا. دیوار و ئەسیان لە ڕاستیدا پەلەقاژەیەکی بێهیوایەنەیە لە بینی دوو دەورەی ژیاندا. ئاخرین هەناسەدانی پێش شێوەیەک ڕزگار بوونە. ئەو وەکو ژنێک ڕاسا و دژ بە قورسایی باری گرانی ئەم زوڵم و سوکایەتی پێکردنەی کە لە قوڵایی ویژدان و هەستی خۆیدا هەستی پێدەکات، شێعر وەک ڕێگا دەرباسبوونێک چاو لێ دەکات بۆ ڕوانەوەی تەمی ئەو زەخت و گوشار و خەمە زۆرەی ئەویان گەماڕۆداوە. ئەو ناڕازی لە هەلومەرجی ئێستا قارەمانانە دەروون و جیهانی خۆی دەپشکنێ تا هێزی پێویست بۆ جیابوونەوە لە کۆت و بەندی سوکایەتی و گومان لە خۆیدا کۆبکاتەوە. ئەم پرۆژەیە لە لەدایکبوونێکی تردا دەبێتە هۆی ڕاسانی دژ بە حەجلەرنشینی دیوی تایبەتی بوو کوزاوە. ئەو ئێستاش ژنێکی غەمگینە، بەڵام ئیتر خۆی وەک نیوەیەکی ونبوو ناناسێنێت. بە ڕزگارکردنی خۆی لە بۆ چوونە مۆمیایی کراوەکانی فەرهەنگ و نەریت، ئێستا فروغ ڕێگاگەلی تازەی تر بۆ تاقیکردنەوە و ناساندنی خۆی دەگرێتە بەر. شێعری فروغ شیلەی کۆمەڵێک هەستی سەرچاوەگرتوو لە پێشێلکرانی ئاوات و ئارەزوەکانە. ئەو ڕاسا و ڕاپەڕیوێکی دژ بە منی مێژووی خۆیەتی کە هێڵ و سنوور بۆ شەیدایی و
هەڵوەدابوون بە شوێن ئاواتەکاندا دەکێشێت بە شوێن بەدەستهێنانی پێناسەیەکی ئازاد لە پانتایی جیهانی مدرندایە. فرۆخ ڕۆڵی نەرێنیەی خۆی دێنێتە گۆڕ و سەرزەنشی دەکات تا لە لەدایکبوونێکی تردا دەستی بگاتە پلەی ئازادی خۆپیشاندان. ئەو دوای پەلەقاژەیەکی زۆر پلەی ڕزگاربوونی ڕۆحی خۆی بەدەستهێنا و بە کەسایەتی سربەخۆ و ئازاد ئەندیشی خۆی گەشت. ژیانی ئەو جیا لە شێعرەکانی بۆ خۆی تەرحێکی نوێ لە ژیانی ژنێکدایە. هەروەکو چۆن ڕێبازی شێعری فرۆخ خۆی تایبەتی و تاقانەیە و کردەوەیەکی بێبایخ و نمونەسازی لە کردداری کۆمەڵایەتی خۆخدەکان و ژیانی فرۆخدا و چارەیەکە لە ڕێی پشکینێنەکانی ژنانی ئازاد ئەندیش و نێخوازی ئەمڕۆدا. ڕەوشت و کردار و داستانی فرۆخ مانا و هەستی شارەوەی ئەو لە شێعرەکانیدا بەباشی دەردەخات. شێعرەکانی دەبێت لە ناخی ئەو ئەزمون و دەرەکاندا کە ئەو لە مەودای تەمەنی کورتی خۆیدا لە نێوانیاندا ڕواوە و باڵای کردووە تێبگەین و لێک بدێتەوە. بێهاوتایی و ڕاشکاوی شێعرەکانی لە بەرامبەر بە دوواداچوونی ناسنامەی پڕ لە ترسود لە ڕاوکەی کەسایەتی ئەودا نیشانەی سەرکەوتنی لە ڕواڵەت و ناوەڕۆکدایە. لە پێشەکیەکدا کە بۆ هەڵبژاردنێک لە شێعرەکانی نووسیویەتی دەڵێ باوەڕم بە شتێکی دیکەش هەیە و ئەویش شاعربوونە لە گەشت ساتەکانی ژیاندا. شاعربوون یعنی ئینسان بوون. هێندێک کەس دەناسم کە کردەوەی ڕۆژانەیان هیچ پەیوەندیەکی بە شێعریانەوە نییە، واتە تەنیا کاتی شێعروتن شاعرن، ئیتر دوایە کۆتایی دێت وا دەبنەوە کەسێکی ئاسایی چاوچنوک و سەگ لەوەڕین و زاڵم و تەنگ نەزەری بەرچاوتەنگ وە بێبایخ. لەدایکبوونێکی تر و دواهاتەکانی نیشاندەری دەستپێکردنی فەسلێکی نوێن لە ژیانی فرۆخدا. چڕوپڕی ڕەواڵەت و ناوەڕۆک لەم شێعرانەدا بە مانای باڵادەستی ئەون بەسەر بێبڕوایی لە خۆیدا و ئەو دوو دڵیانەی کە لە ئۆلگووە کۆنە زاڵەکانەوە سەرچاوە دەگرن. فرۆخ ژنێکی بە شوێن داگەڕ و نوێخواز و تاقیکەرەوەیە کە لە پێشخانی 3 ساڵایی تەمەنیدا و لە کاتی نووسینی شعری لە دایکبوونێکی تردا پێی وایە کە دەبێ بە زانیاری و شعورەوە ژیان بەسەر بێت. دەڵێت کە شعر لە سفرەی ژیاندا ڕەوتێکە کە ناتوانێت لە چوارچێوەیەکی جواندا ڕابوەستێ و بمێنێتەوە. هەروەها دەڵێ من هەمیشە بڕوای بتەوم بە دوایین شعرمە و لەوانی پێشتر زیاترم باوەڕ پێێتی. دەورانی ئەم باوەڕ پێبوونەش زۆر کورتە و زۆر لێی وەڕەس دەبم و هەموو شتێک سادە و ساویلکانە دێتە بەرچاو. همه هستی من آیه تاریکی است که تو را در خود تکرار کنان به سحرگاه شگفتنها و رستنهای ابدی خواهد برد. من در این آیه تو را آشیدم آه، من در این آیه تو را به درخت و آب و آتش پیوند زدم. زندگی شاید یک خیابان دراز است که هر روز زنی با زنبیلی از آن می‌گذرد. زندگی شاید ریسمانی است که مردی با آن خود را از شاخه می‌آویزد. زندگی شاید طفلی است که از مدرسه برمیگردد. زندگی شاید عبور گیج رهگذری باشد که کلاه از سر برمی‌دارد و به یک رهگذر دیگر با لبخندی بی‌معنی می‌گوید صبح بخیر. زندگی شاید آن لحظه مسدودی است که نگاه من در نیمی چشمان تو خود را ویران می‌سازد و در این حسی است که من آن را با ادراک ماه و با دریافت ظلمت خواهم آمیخت. در اتاقی که به اندازه یک تنهایی است، دل من که به اندازه یک عشق است به بهانه‌های ساده خوشبختی خود می‌نگرد، به زوال زیبای گلها در گلدان، به نهالی که تو در باغچه خانه من کاشته ای و به آواز قناری ها که به اندازه یک پنجره میخوانند. آه سهم من این است، سهم من این است، سهم من آسمانی است که آویختن پرده آن را از من میگیرد.
سهم من پایین رفتن از یک پله متروک است و به چیزی در پوسیدگی و غربت واصل گشتن. سهم من گردش حزن آلودی در باغ خاطره هاست و در اندوه صدایی جان دادن که به من میگوید دستهایت را دوست می‌دارم. دستهایم را در باغچه می‌کارم، سبز خواهم شد، میدانم و پرستوها در گودی انگشتان جوهریم تخم خواهند گذاشت. گوشواری به دو گوشم می‌آویزم از دو گیلاس سرخ همزاد و به ناخن‌هایم برگ گل کوکب می‌چسبانم. کوچه‌ای هست که در آنجا پسرانی که به من عاشق بودند هنوز با همان موهای درهم و گردنهای باریک و پاهای لاغر به تبسم‌های معصوم دخترکی می‌اندیشند که یک شب او را باد با خود برد. کوچه‌ای هست که قلب من آن را از محله‌های کودکیم دزدیده است. سفر حجمی در خط زمان و به حجمی خط خشک زمان را آبستن کردن، حجمی از تصویری آگاه که ز مهمانی یک آینه برمیگردد و بدین سان است که کسی میمیرد و کسی میماند. هیچ صیادی در جوی حقیری که به گودالی میریزد مرواریدی صید نخواهد کرد. من پری کوچک غمگینی را میشناسم که در اقیانوسی مسکن دارد و دلش را در یک نیلبک چوبین مینوازد آرام آرام. پری کوچک غمگینی که شب از یک بوسه میمیرد و سحرگاه از یک بوسه به دنیا خواهد آمد. دەوری زمان و کێش لە پێکهاتەی شێعری فروغدا. شێعری نوێ هاوکات لەگەڵ لەدایکبوونی تاکە کەس و دروستبوونی کەسایەتی ئینسانی مدێرن لەگەڵ نیمادا لە ئێران دەست پێ دەکات. بە گۆڕانی مانا و فەلسەفەی شێعر، زمانی شێعریش دەبوو خۆی لەگەڵ ئاڵ و گۆڕە تازەکان و پەیداویستیەکانی جوانی ناسی دەورەی مۆدێرنیتەدا ڕێکخات. نەریتی شێعری کە لە دوای قاڵب و کێشی ئەروزیدا و هەروەها تایبەتمەندیە دەستوریەکاندا گیری خواردبوو گۆڕانی بەسەردا بێت بۆ ئەوەی بناغەیەکی نوێ گونجاو لەگەڵ هەلومەرجی تازە لە بواری کۆمەڵایەتیدا بە تایبەت لە بەرامبەر پێکهێنانی کەسایەتی تاکی ئێستادا دابڕێژرێ. فروغ بەنۆبەی خۆی پانتایی واژەی شێعری بەرینتر کردەوە و هەستی نوێی بە بەرشێعردا کرد. لە شێعرەکانی فروغدا واژەگەلی نامە و دوورە پەرێز لە مەیدانی شێعردا وەک تەقینەوە، قرتاڵە، گسک، لیوان، مسلسل، لکاتە، ئۆتکڵۆن، گڵۆپ و زۆر شتی تر وەها لە هۆنینەوەی شێعردا جوان تەنراون کە لە کاتی خوێندنەوەدا هیچ جۆرە لەرزە و لێکترازانێک هەست پێ ناکەین. فروغ لەسەر ئەو باوەڕ بوو کە مرۆڤی کۆمەڵگای مۆدێرن گیر و گرفت و کێشەگەلی تازە و تایبەت بە ئەمڕۆی هەیە و یەخەی پێگرتووە کە دیارە بە کەرەسەی کێش و ڕێتمگەلی تکراری نەگۆڕ و شێعری کۆن ناتوانێت بەرەنگاریان بێتەوە. کەوابوو دەستکەوت و تاقیکراوەکانی شێعری نوێ پێویستە لەگەڵ ئاواز و نەخمەی تایبەت بە خۆیدا لێک بدرێت و بڕۆنە پێش. لە ئەساسدا گشت دەربڕینێکی شێعری پێویستە ئاواز و سازی تایبەت بە خۆی هەبێت و ئەوەی ناوەڕۆکی شێعری چەندە دەتوانێت بەرین و بێسنوور بێت ئاواز و ڕیتمیش دەکرێت گشت سنوورێک ببەزێنێ. فروغ خۆی دەڵێت دەبێت کێشی زەمان بدۆزینەوە. ماناگەلی ئەمڕۆیی لەو کێشە کۆنانەدا دەکوژرێن. ئەم کێشانە ڕەنگە لەگەڵ ئاهەنگی ژیانی ئەو ڕۆژانەدا دەهاتنەوە. شاعری ئەم دەورەیە دەبێت ئەم هەستەی تێدا بێت کە بتوانێت ڕیتمی سەردەمەکەی بناسێ. من دەمەوێت قسە لە کێشەکانی ڕۆژانی خۆمان بکەم وەکو مرۆڤێکی ئەمڕۆیی بەگشت تایبەتمەندیەکانی زمانیەوە لەگەڵ هەموو شتێکدا و بە واژۆکانی ژیانی ئەمڕۆ بدوێن. زمان وەک وەسیلەیەکی بیر و هزر و وەیان وەکو وینگشتاین دەڵێ وەک هۆی بەدیهێنانی تەفەکر ناتوانێت نەگۆڕ وەک خۆی بمێنێتەوە ڕوانگە گەلی نوێ زمان و دەستگای وتوێژ و دۆزینەوەی سربەخۆی دەوێت. شاعرێکی کە ڕوانگە و باوەڕی لە چوارچێوەی بۆ چوونە کۆن و قەدیمەکاندا گیری خواردبێت لە بواری زاراوە و پێک هاتە و حکومە شێعریەکانیشدا بە شێوەی کەسێکی سنەتی و بنەماخواز دەمێنێتەوە.
فرۆغ لەو شاعرانەیە کە گۆڕانە فکریەکەی لەگەڵ لەدایکبوونێکی تردا توانایی پەرەپێدانی زمانی شعری، بەرینکردنەوەی دید و بۆچوونەکانی لە بواری تان و پۆدا و ئاهەنگ و هەروەها توانایی بەدیهێنانی مانا و چەمک و داهێنانی نوێ لە وێنە سازیدای پێبەخشی. ئەو نوێئەندیش و هەڵوەدای تاقیکردنەوە بوو و هەر لەم ڕۆوە کارەکانی دەچوونە خانەی نوێگەری داهێنانی تازەوە. هەڵخنێرەرە دەرونیەکان و سەرهەڵدانی ئەندیشەی نوێی فرۆغ لە شێعردا لەسەر سەبک و دەربڕینی ڕەوشن و ڕاستەوخۆ بەبێ هیچ ڕووکەش و پەردەپۆشێک بیناکراوە. فرۆغ فنونی بەلاغەت و ڕەوانی شعری کۆن وەلادەنێ تا زمانێکی خاوەنی جوڵاندن، نەرمی و پاراو وەدیبێنێ. ئەو بۆ دۆزینەوەی شتەون و نەناسراوەکان و پرۆژە جیهان پشکنەکانی زمانێکی ساکار و سەمیمی دروست دەکات. هەر بەم زمانەش باسی ئازارەکان و مانای فەلسەفە و ئەو دەوڵەمەندیە فکریەی کە لە ڕووداوەکانی ژیانی ئەم سەردەمە سەرچاوی گرتووە بە چەشنی ڕەوان و ڕەوشن ئەدوێ کە مرۆڤ بە ئاساییەکانیش بە ئاسانی دەتوانن لەگەڵ شێعرەکانیدا پەیوەندی پێک بێنن، کاردانەوەکانی لە دەرونی خۆیاندا ڕاستە و خۆش تاقی بکەنەوە. وشە لای فرۆغ جێگا و شوێنێکی تایبەتی بوو. بۆ ئەو کەلیمە تایبەتمەندی هەوای بووە و پەیداویستیەکی گرنگ بوو. وشە بەلای فرۆغەوە بە شیلەی میهرەبانی دەخەمڵێن و لە قوڵایی باوەڕیەوە سەرچاویان دەگرت. لای ئەو نیگاداری دەوشە لە ئاستی فۆرمالیسمی ساختاری یان ئاستی دانش و زانیاریەکان و دەربڕینی لوتف و بەخشەکاندا نەدەمایەوە. لەو ڕووەوە کە فرۆغ بە ڕاشکاوی و بەبێ پەروا لە دەرک و هەستی خۆی دەدوێت، هەر بەم پێیە کەلام و قسەکانی خاوەنی سەمیمیەت و ڕاستگویەکی سەرسوڕهێنەرن. هیچ کات خۆی و ناسنامەکەی سانسۆر ناکات. ئەو ناچێتە ژێر فەرمانی خوڵقدا و بایەخگەلێکی زاڵ بەسەر کۆمەڵگادا و خۆیان بەدەستەوە نادات. تێدەکۆشا ڕاستیەکانی بوونی خۆی ڕاستگویانە دەربخات و لە بای کۆتکردن و تانە و تەشەرە باوەکان نەدەترسا. هەر بەم هۆیەوە کەلام و زمانی فرۆغ ترسنەوەکانە و پسک نییە. وشەکانی شەفافیەت و ڕوونیان لێدەبارێ و زایەڵەی ژیان تیاندا دەنگ دەداتەوە. وشە و تەسویرەکانی تیشک داوێنن. ئەوان گیان و ڕۆحیان لەبەردایە و ژیان بەسەر دەبن. هەر لێرەوەیە کە بە خوێندنەوەی چەند دێر لە شێعرەکانی بە خێرایی فەزایەکی بێسنوور و پڕڕەمز و ڕازات بەڕوودا دەکرێتەوە. ناسینی فرۆغ لەسەر بنەمای نەخشە خەیاڵیەکان. شعری فرۆغ شیلەی ڕاستەقینەی وجودی ئەو بوو. ژیانی لە شعر و شعری لە ژیاندا تێکەڵاو دەدەیت، لە ساتە شعریەکاندا دەژیە، لە بیری فەنئاوەری و ڕێک و پێکردنی شعر و تەدارک و دروستکردنی دیواندا نەبوو تا لە بازاڕی ڕیاکاری سەناعەت و کێبەڕکێدا جێگا پێیەک بۆ خۆی بدۆزێتەوە. ئەگەر ئەم تاریفەیان ئەم بۆ چوونەی لێ قبوڵکەین کە دەڵێ شعر بریتیە لە یەک وشە یان هەستێک، هەڵبەتە نەک هەستێکی ڕواڵەتی بەڵکو هەستێکی قوڵ و تاقی کراوە. کەوابوو شعر ناتوانێت بە ئیرادە یان بە داخوازی کەسێک بهۆندرێتەوە. شعر لە دەرونی هەستی شاعر و لە ساتەکانی هەڵچوون وە گرژی و کردەوەی سەرچاوە دەگرێت و هەڵدەخڵێت. شعر بەشێک لە ئەندیشە و عاتیفەی مرۆڤە کە بە شێوەی سەرشار و لە قاڵبێکی گونجاودا کە بتوانێت ڕاگەیەنەر و شاهد و دەرخەری ئەزمونەکان بێت دەردەکەوێت. هەڵبەتە بە هەر ڕادەیەک ئەم ئەزمونانە نەک هەستێکی گشتی بەڵکو قوڵ و خەزۆک بێت، هەر بەو ڕادەیەش پلەوبایەخی شێعرەکەی دادەبەزێت. بەم پێیە پەیوەندی شعر لەگەڵ ژیاندا پەیوەندێکی ڕاستەوخۆ و دەرونیە. شاعر کەسێکە کە شعرەکەی تێکەڵی ژیانی کردووە و لەگەڵی ژیاوە و هەر لێوەوە سەرچاوی گرتووە. شعر بەواتای جوانی ناسی لە پەنا و پەستوێدا ژیان بەسەر نابات، بەڵکو لە هەل و مەرج و شوێنی کۆمەڵایەتی و بە تایبەتی تەئسیراتی تاکە کەسیەوە سەر هەڵدەدا. بەم واتە شعر نووسینێکی لە ڕووی ئارەزوەوە نییە. شعر دابینکەری پەیداویستیەکی گرنگی دەرونیە کە شاعر و خوێنەر لە دەوری ئەزمونێک و تیشکێکی تایبەت نەک گشتی کۆ دەکاتەوە. تاقیکراوەیەکی دیاریکراو و تەنیا بە شێوەی تایبەت بە تاکە کەس و
بێوێنە لە نەخش و ئیجازەدا دەتوانێت ڕواڵەتی شعر بەخۆیەوە بگرێت. ئەو بەدیهێنانی شاعرە کە هەستێکی دیاری کراو بەڵام تێپەڕ لەو پەڕی خێرایی تێپەڕبووندا و بە چەشنێکی نوێ لە شێوە و قوارەیەکی گونجاو و ئاهەنگیندا تەجەسومێکی عینی پێدەبەخشێت. بۆ ئەوەی زمانی شعری سەمیمانە نەوەکو فازلانە بێت، پێویستە ڕیتم و ئاهەنگی شعرەکە بۆ خەڵکی ئەو سەردەمەشت هەست پێ بکرێت، بە چەشنێکی کە بەباشی هەست بکرێ و ئەزمونیشی بکەن و فەزایەکی گونجاو لەگەڵ ناوەڕۆک و وێنەکانیدا دروست بکرێت. بەم واتایە کەرەسەی کێش و زمان لەگەڵ بنەڕەتی ناوەڕۆک و وێنە لەو جێگایەدا کە لە پەیوەندی و تێکەڵاویەکی ئۆرگانیکدا قەرار دەگرن، بلووری شعر دەچێتە خانەی پەرداخکراوی و شەفافیەتێکی بەرزەوە. لێوە کە گیان و جیهانی فرۆغ لە بەرامبەرکێ لەگەڵ کەشمەکێشە دەرونی و دەرکیەکاندا بوو. شعرەکانی هەڵگری هەستێکی قۆڵ و خەم ئازارێکی زۆرن. ئەم هێزە دژبەیەکانە هیچ کات نانهێش ئاسوودە دابنیشێ. فرۆغ لەسەر بنەڕەتی بەر یەککەوتنی ئەم هێزانە تووشی ترس و دڵەڕاوکێیە. لە داهاتوویەکی لێڵ و ناڕەوشن ئەترسێت و وەحشەتی سبەینێشکە گومانی ڕمانی لێ دەکرێت هەموو وجودی داگرتووە. ژیانی بە شێوەیەکی بێسەمەر و داتەکاو لە هەر چەشنە ئامانج و مەبەستێک دێتە بەرچاو و لەوەها دنیایەکدا کە بناغەکەی لەسەر بێسەمەری دانرابێت ناتوانێت پەیداویستی ڕۆڵێک بۆ خۆی لە بەرچاو بگرێت. غەم و نیگەرانی سەرچاوە گرتو لە بێئاکامی و نیگەرانی لە داهاتوویەکی ناڕۆشن دەبێتە هۆی ئەوە کە جارە جارە پەنابەرێتە بەر ڕۆژە پڕ لە بیرەوەریە خۆشەکانی منداڵی. لە بەشی کۆتایی ژیانی فرۆغدا و لە لایکبوونێکی تردا لە خۆگرتنەوەی توانە دەرونی و کەشمەکێشانیدا گۆڕانێکی بە خێرایی لە حاڵی شکڵگرتندایە. فرۆغ گیرۆدەی شێوەیەکی بێهودا لە ژیانە و لە ئارمانێک بۆ ژیان بردنەسەر نزیک دەبێتەوە. ئەو لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کەشمەکێشە دەرونیەکاندا پێی بە هونەر و جێگا و شوێنی هونەر لە ژیاندا دەبات و ئەوە ئەو شوێنەیە کە دەیەوێت حەقیقەتی وجودی خۆی تێدا بدۆزێتەوە. فرۆغ دوای لە لەدایکبوونێکی تردا گەڕاگەڕای ئارمانخوازیەکێتی کە ئیتر مەینەتیەکانی هەلومەرجی ئێستا و ئاکامەکانی داهاتوو ڕۆحی ئازار نادات. ئەو کە باوەڕی بە چەشنێکی تری داهاتووی بەشەر هێناوە پێی وایە دەکرێت بۆ وەدەستهێنانی هەوڵ بدرێ و هێزی بۆ کۆبکرێتەوە. بە چ ڕادەیەک فرۆغ بەرەو هونەر ڕۆیشت و ژیانی لە شێعر و ئارمانەکەیدا دیت، هەر بەو ڕادێش لە ئازار و بزاحمەتی هێزە بەرگرەکان دوورکەوتەوە و بای باڵی خۆشتر دەبوو. هەر لەم بەشەی کۆتاییدایە کە مادەی بیر و هەدەفمەندی لە ژیان و شێعرەکانیدا خۆ نیشان دەدات و ئەو بە بێلایەنی و بێ ئاکامیانە هێندێک کاڵ دەبنەوە. شێعر غەنایەکی خوڕوفرۆغ لە ڕاستیدا وشە و ئەزمموی تایبەتی و ڕنج و ئازارەکانی خوێن لە تۆی خەرمانەیەک تەمی عاتفەدا. شعری کۆمەڵاتی و ڕوو لە ئاواتی خۆی بەشێکی کەم لە شێعرەکانی پێکدێنن. شعری فرۆغ بە شێوەی گشتی لە کەشمەکێشە قوڵە دەرونیەکانەوە سەریان هەڵداوە. لەمڕۆوە شعری فرۆغ هەر بەم چەشنە ئاوێتە بە کێشە و نیگەرانی و خەماوی دەمێنەوە. آن کلاغی که پرید از فراز سر ما و فرو رفت در اندیشه آشفته ابری ولگرد و صدایش همچون نیزه کوتاهی پهنای افق را پیمود، خبر ما را با خود خواهد برد به شهر. همه میدانند که من و تو از آن روزنه سرد عبوس باغ را دیدیم و از آن شاخه بازیگر دور از دست سیب را چیدیم. همه میترسند اما من و تو به چراغ و آب و آینه پیوستیم و نترسیدیم. سخن از پیوند سست دو نام و هماغوشی در اوراق کهنه یک دفتر نیست. سخن از گیسوی خوشبخت من است با شقایق‌های سوخته بوسه تو و صمیمیت تنهامون در طراری و درخشیدن عریانی من مثل فلس ماهی‌ها در آب. سخن از زندگی نقره‌ای آوازی است که سحرگاهان فواری کوچک می‌خواند.
ما در آن جنگل سبز سیال شبی از خرگوشان وحشی و در آن دریای مضطرب خونسرد از صدف‌های پر از مروارید و در آن کوه غریب فاتح از عقابان جوان پرسیدیم که چه باید کرد. همه می‌دانند ما به خواب سرد و ساکت سیمرغان ره یافته‌ایم. ما حقیقت را در باغچه پیدا کردیم، در نگاه شرماگین گلی گمنام، و بقا را در یک لحظه نامحدود که دو خورشید به هم خیره شدند. سخن از پچ پچ ترسانی در ظلمت نیست، سخن از روز است و پنجره‌های باز و هوای تازه و اجاقی که در آن اشیاء بیهوده می‌سوزند و زمینی که ز کشتی دیگر بارور است و تولد و تکامل و غرور. سخن از دستان عاشق ماست که پلی از پیغام عطر و نور و نسیم بر فراز شب‌ها ساخته‌اند. به چمنزار بیا، به چمنزار بزرگ، و صدایم کن از پشت نفس‌های گل ابریشم، همچنان آهو که جفتش را. پرده ها از بغضی پنهانی سرشارند و کبوترهای معصوم از بلندی های برج سپید خود به زمین می نگرند. ئێرسیەی فروغ و شێعری ژیانی. فروغ لە دەورەی مێژووی خۆیدا زۆر بەرینتر لە سنوورەکانی ژنێکی ئاسایی ئێرانی بیری دەکردەوە و ئازایانە هاواری دەرونی خۆی بە ئازادی دەردەبڕی و بوونی خۆی ڕادەگەیاند. دنیای ئەو واوەتر لە سنوورەکانی ڕۆحی و عاتفی ژنێکی ئاسایی ئێرانیە و بەم پێیە غەم و ئازارەکانی کاریتر و بەتەوەژمترن. لایەنەکانی عاتفە و ئەندیشەی شێعری و ژیانی هیچ نزیکایەتی و تێکەڵاویەکی لەگەڵ دڵە ڕاوکێکانی ژنێکی کە کەیبانووی سونەتیدا نییە. کەسایەتی و شێعری ئەو نیشانەی ڕێزی تایبەت بۆ ئازادی و ڕزگاری ژن، سربەخۆی خوازی و بەرابەری مافی ژنە. ئەو هەر بەو جۆرێکە لە هەڵس و کەوتی کۆمەڵایەتی و ژیانی فەردیدا پەرژینەکانی سونەت و دابە کۆنەکان دەدەبەزێ، لە شاریشدا بۆ ژنان ئازادی عاتفی و سربەخۆیی کەسایەتی بە دیاری دێنێت. هەم لە شار و هەم لە ژیاندا سونەت شکێن بوو. ئەگەر نیما داهێنەری شێعری نێ وەکو ساختارێکی گونجاو و لەگەڵ ئاڵ و گۆڕە کۆمەڵایەتی ئابووری ڕوو بە ئاشکرابوون بوو، شێعری فروغ بانگەوازی ڕزگاری و سربەخۆیی تاکە کەس بە تایبەتی ئازادی و سربەخۆیی عاتفی ژن لە سەردەمی نوێ و هەلومەرجی بەرینبوونەوەی بەرهەمهێنانی کەلوپەلی مۆدێرندایە. شێعری فروغ لەم ڕوانگەوە لەگەڵ شێعری پەروین ئێعتسامی کە ملکەچی یاسا و نەریتە کۆنەکانە لە دژایەتیدایە. ئەم جیاوازیە چۆنایەتی و بنەڕەتیە نەتەنیا لە شێعردا بەڵکو لە کەسایەتی و جیهانبینی ئەم دوو هونەرمەندەدا بەڕوونی بەرچاو دەکرد. شێعر و ژیانی پەروین بە میراتگەری حەیا و شەرەفە کۆنەکان و لە پەیڕەوکردن لە تەقدیر و قەراردادەکاندایە. لە کاتێکدا فروغ لە ژیان و لە شێعردا هەڵوەدا ئەزمونگەر و نوێخوازە، لە ڕێگای وەدەستهێنانی ئازادی و کەسایەتی خۆیدا دەرد و ئازارێکی زۆری چەشتووە، بەڵام هیچ کاتێک کۆڵی نەداوە. بیر و ئەندیشە و ساتە عاتفیەکانی بەبێ هیچ چەشنە سەرکت و بربەستێک ئاشکرا دەکات، مەودای بربەرەکانەی پێدەبەخشێت. شێعر و ژیانی فروغ سەرقافڵەی ئازادی عاتفە و خوازیاری سربەخۆیی و کەسایەتی خۆی وەک ژن و لە بنەڕەتدا بۆ مرۆڤایەتیە. شێعری فروغ ڕێونێنیەکی باشە بۆ دزەکردنە ناخی دەروون و دۆزینەوەی حاڵات و تاقی کراوە عاتفیە خەزۆک و بێسەروەتەکانی ڕۆحی بەشەری. شێعری فروغ یارمەتیدەری ئینسانە بۆ دەرکی دنیای ڕۆحی خۆی و هێنانە بەرزەینی. لە کۆتاییدا شێعری فروغ غەم و ماتەم و هەروەها شکایەت و شادی مرۆڤی دەستە و ئەژنۆی ئەم سەردەمە نوێیە کە تێیدا ڕەنگ دەداتەوە. من خواب دیدم که کسی می آید. من خواب یک ستاره قرمز دیدم و پلک چشمم هی می پرد و کفشهایم هی جفت می شوند و کور شوم اگر دروغ بگویم. من خواب آن ستاره قرمز را وقتی که خواب نبودم دیدم. کسی می آید
کسی دیگر، کسی بهتر، کسی که مثل هیچ کس نیست، مثل پدر نیست، مثل انسی نیست، مثل یحیی نیست، مثل مادر نیست و مثل آن کسی است که باید باشد. و قدش از درخت‌های خانه معمار هم بلندتر است و صورتش از صورت امام زمان هم روشن‌تر و از برادر سید جواد هم که رفته است و رخت پاسبانی پوشیده است نمی‌ترسد و از خود سید جواد هم که تمام اتاق‌های منزل ما مال اوست نمی‌ترسد و اسمش آنچنان که مادر در اول نماز و در آخر نماز صدایش می‌کند یا قاضی القضات است یا حاجت الحاجات است و می‌تواند تمام حرف‌های سخت کتاب کلاس سوم را با چشم‌های بسته بخواند و می‌تواند حتی 1000 را بی آنکه کم بیاورد از روی 20 میلیون بردارد و می‌تواند از مغازه سید جواد هر چه که لازم دارد جنس نسیه بگیرد و می‌تواند کاری کند که لامپ الله که سبز بود مثل صبح سحر سبز بود دوباره روی آسمان مسجد مفتاحیان روشن شود. آخ چقدر روشنی خوب است، چقدر روشنی خوب است و من چقدر دلم می‌خواهد که یحیی یک چهارچرخه داشته باشد و یک چراغ زنبوری و من چقدر دلم می‌خواهد که روی چهارچرخه یحیی میان هندوانه‌ها و خربازه‌ها بنشینم و دور میدان محمدیه بچرخم. آخ چقدر دور میدان چرخیدن خوب است، چقدر روی پشت بام خوابیدن خوب است، چقدر باغ ملی رفتن خوب است، چقدر مزه پپسی خوب است، چقدر سینمای فردین خوب است و من چقدر از همه چیزهای خوب خوشم میآید و من چقدر دلم میخواهد که گیس دختر سید جواد را بکشم. چرا من این همه کوچک هستم که در خیابانها گم میشوم؟ چرا پدر که این همه کوچک نیست و در خیابانها گم نمی شود کاری نمی کند که آن کسی که به خواب من آمده است روز آمدنش را جلو بیاندازد و مردم محله کشتارگاه که خاک باغچه هاشان هم خونی است و آب حوضشان هم خونی است و تخت کفش هاشان هم خونی است چرا کاری نمی کنند؟ چرا کاری نمی کنند؟ چقدر آفتاب زمستان تنبل است. من پله های پشت بام را جارو کردم و شیشه های پنجره را هم شستم. چرا پدر فقط باید در خواب ببیند؟ من پله های پشت بام را جارو کردم و شیشه های پنجره را هم شستم. کسی می آید. کسی می آید، کسی که در دلش با ماست، در نفسش با ماست، در صدایش با ماست، کسی که آمدنش را نمی شود گرفت و دستبند زد و به زندان انداخت، کسی که زیر درخت‌های کهنه یحیی بچه کرده است و روز به روز بزرگ می شود، بزرگ می شود، کسی که از باران، از صدای شرشر باران، از میان پچ و پچ گلهای اطلسی، کسی که از آسمان توپخانه در شب آتشبازی می آید و سفره را می اندازد و نان را قسمت می کند و پپسی را قسمت می کند و باغ ملی را قسمت می کند و شربت سیاه سرفه را قسمت می کند و روز اسم نویسی را قسمت می کند و نمره مریضخانه را قسمت می کند و چکمه های لاستیکی را قسمت می کند و سینمای فردین را قسمت می کند، درخت های دختر سید جواد را قسمت می کند و هر چرا که باد کرده باشد قسمت می کند و سهم ما را هم می دهد. من خواب دیدم.
بەڵە بینێرانی خۆشەویست ئەوەی کە لە بەرنامەم هەفتەی دیدار و ڕاوەدا پێشکەشتانکرا باسێک بوو لەژێر ناوی بلووری شعری فرۆغ و هەڵوەداییەکانی ژیانی کە سەعیدی ئەمانی لە فارسیەوە وەریگەڕابەوە بۆ کوردی. هیوادارین کە جێگەی سەرنجی ئەوەی خۆشەویستیش بووبێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت. تا بەرنامەیەکی تر و هەفتەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن و ماڵەوە.